بحكمي ئەوەی کە لە منداڵیەوە لە مەکتەبی دڵدار بووین لە دڵداری سەرەتایی کە مەکتەبەکی بەناوبانگە لە سۆران لەوێ خوێندنم تەواو کردیا. زۆر جار مامۆستایەکان داوایان کرد کە قورئانی بخوێنین لە پۆلێدا و بە حکمەوەی دیارە دەنگمان پرۆڤەی کەتە سەر و لە بۆنەکان و لە پرسەکان و لە ئەوانە قورئانمان دەخوێند و خەڵکێک ڕەزامەندی لە سەردەنگمان دروست بوو. تەراویحەکانی ڕەمەزانان هەر لە بەخۆم ئیمامەتێکم لە مزگەوت زەفتی حەفت لەسەر بووە. اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. تەمەنم نزیک 10 ساڵ بوو لەسەر دەستی بابی ڕەحمەتیم قورئان و ختم کرد. تقریبا پۆلی 5 سەرەتایی ئەبووم لەو دەورانە بووم